هەڵبژاردن و سەرپێکەوتنی پەرلەمان و دروستبوونی ئۆپۆزیسیۆن جاریشتر چەمچی گەندەڵی و وشەی گەندەڵی هاتۆتەوە ناو ئەجێندای سیاسی، بەڵام پێدەچێت ئەم جارەیان بە جۆرێکی تر و بە دەلالەتێکی تر و بە گزارشتێکی تر جۆرێک لە مزایەداتی سیاسی و بە دیوێکی تریشدا هەوڵەکان لە ناوخۆی پەرلەمان و لە سەرتاسەری پرۆسێسی سیاسیدا بۆ دژایەتیکردنێکی ڕاستەقینەی گەندەڵی سەرپێکەوت بن. خۆشەویستانم لەم ڕوبەڕووبوونەوە تایبەتەدا لەگەڵ بەڕێز نەوشیروان مستەفا ئەمین هەوڵە دەین سەبارەت بەو چەمکە و هاتنەوە ئارەی ئەم چەمکە و چۆنێتی قسەکردن و قسە و باسەکان لەبارەیەوە هەڵوەستە بکەین. کاک نەوشیروان سوپاس بۆم دەرفەتە. بە ڕاستەخۆ بۆ پرسیارە دەست پێ بکەم کەماوەیە کە ڕاگەاندنەکانی دەسەڵات و بە تایبەت ڕاگەاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان خۆیان وەکو هێزێک دەردەخەن کە ئەوان دژایەتی گەندەڵی دەکەن و لەوەش واوەتر ئەوەیە کە زۆر جار باس لەوە دەکەن کە هۆکاری گەندەڵی ئەو کادیرانە بوون کە ئێستا لە ناو لیستی گۆڕان یاخۆ لیستەکەی ئێوەدان و ئەوان بوونەتە هۆکاری گەندەڵی لە ماوەکانی ڕابردوودا. بەڵێ اینجا من وەڵامی پرسیارەکە بە پرسیارێکی بەرامبەرە ئەمەوە خۆشم وەڵامی پرسیارەکە دەمەوەیش ئەوەیە ئایا گەندەڵی دیاردەیە، گەندەڵی شتێکە هی تاکە یاخود گەندەڵی شتێکی سیستەماتیکە و بەرهەمی شێوەی بەڕێوەبردن و جۆری حکومڕانیە. ئەو کەسانی کە ئێستا ئەو فایلیان هێناوەتە پێشەوە بێگومان هەر کاتێک بەرەنگاری و ڕوبەڕووبوونەوە و بەگژاچوونەوەی گەندەڵی هەبێ باشە و لەسەر هەر ئاستێ بکرێت کارێکی باشە. بەڵام ئەوانیانەوێ دیاردەی گەندەڵی لە کوردستان وەکو دیاردە پیشان نەدەن بیکەن بە دیاردەیەکی کەسی ینی شەخسەنەی کارەکە بکەن. ئێمە بە پێچەوانەی ئەوە پێمان وایە لە کوردستانە شێوەی بەڕێوەبردننی حکوم سیستەمی سیاسی لە کوردستانە سیستەمی ئیداری سیستەمی مالی ئەمە ژینگەیەکی دروست کردووە بۆ لەدایکبوون و خوڵقانی دیاردەی گەندەڵی. من هەرگیز باسیەوە ناکەم بڵێم هەرچی لە ئێمە کۆبووتەوە فریشتەیە و هەرچی لە لاکانی ترە شەیتانە. بێگومان لە هەموو لاکانە خەڵکی تایە کە ئینسانی کامیل نین کەم و کوڕیان تایە لە لای ئێمە ئینسانی باشی لێ لە شوێنەکانی تریش ئینسانی باشی لێ ڕەنگە کەسانێک هەبوو بن لە لای ئێمە لە جارێک لە جارەکانە لە گەندەڵیەوە تێوە گلابن، بەڵام بەداخەوە ینی شێوەی بەڕێوەبردننی حکم لە وڵاتە ئێمە سیستەمی سیاسی و سیستەمی ئیداری و سیستەمی مالی لە وڵاتە کارێکی وای کردووە کە گەندەڵی بووە بە بەشێک لە سیستەمەکە. سیستەمەکە خۆی بووە بە ژینگەیەکی لەبار بۆ هەڵهاتنی گەرای گەندەڵی و ئەمانە بە جۆرێک گەندەڵیان بارانوە بەسەر وڵاتەکە وەکو خۆڵبارانی لێهاتووە. چۆن تۆ بە هیچ جۆرێک پێ خۆش نییە خۆڵ هەڵبمژیت، بەڵام مەجبوریشی کە وەختی خۆڵبارانە بێ خۆڵ هەڵەمژیت، هەر بەو جۆرەش گەندەڵی لەم وڵاتە وای لێهاتووە کە ئەگەر پێ خۆش بە پێ نەخۆش بێت بە جۆرێک لە جۆرەکان تێوەیەکلی. باشە کاک نەوشیروان بەم ئەمێ هەڵوەستە بکەم لەسەر هەردوو ئاسەکان لەسەر ئاسی شەخسەنەکان لەسەر ئاسی سیستمەکە. تۆ پێ وایە کە کۆمەڵە کەسانێک کە گەر جۆرێک تێوەگلانیان هەبێ مانای ئەوەیە کە دەکەونە دەرەوەی کۆمەلگاوە جاریش کە نەکرێ ئەوانە بخرێنە پرۆسەیەکەوە کە کادرێکی باشی کۆمەلگانی دەربچێت یانی. بەڵێ بێگومان بە بۆچوونی ئێمە پێمان وایە سیستەمێکی بەڕێوەبردننی باش لە ناو ئەو سیستەما ئینسانی خراپیشی تابێ یا جێگەی نابێتەوە یا چاکە بێت یا ئەچێتە زیندانەوە یا بە بەشێکە بێت لە سیستەمە باشەکە. لە سیستەمێکا کە گەندەڵی تیا ببێ بە شتێکی سیستەماتیک پیاوی باشیشی تێبخیت یا ئەبێ لەگەڵ شەپۆلی گەندەڵیەکە بڕوات یاخود دەکەوێتە دەرەوەی سیستەمەکە. لەبەرەوە سەرچاوی وەکو باسم کرد یعنی ژینگەکە کاتێکە سیستەمی سیاسی ژینگەی گەندەڵی دروزەکات شتێکی احتیاجی زۆر باشە. لەسەر ژینگەکە ئەمێ تۆزە ڕوونکردنەوەی زیاترم پێ بدەیت، ینی کاتێکە دەڵێ ژینگەکە یاخود سیستمەکە وای کردووە کە کۆمەلگاکانیش یاخود تاکەکانیش بە شێوەیەکی گشتی یان بە ناچاری گەندەڵ دەکات. ینی ئێمە خاوەنی ژینگەیەکین کە تاکەکان بە ناچاری گەندەڵ بن، ئەمە تاکەکانن یاخود سیستمەکەیە. ینی بەڵێ تۆ لە وڵاتێکە کە وەختێک کتێبێت تەعین بیت پێویستی بۆ هەبێت واستەیە بکەیت یا تەشکیلێکی حزبی لە حزبێکایەک پشتیوانی بکات، بتەوێت خانوو بکەیت. بۆ قەرز وەرگرتن پێویستی بۆ واستە بێت، بۆ زەوی وەرگرتن پێویستی بۆ واستە بێت، بتەوێت هەرچی بتەوێت پەساپۆر دەربێنێ پێویستی بۆ واستە بێت، بتەوێت جنسی عراقی دەربێنێ پێویستی بۆ واستە بێت، بتەوێت هەوێ ئەحواڵی شخصی دەربێنێ پێویستی بۆ واستە بێت، بتەوێت لە جامعە بخوێنی لە دیراساتی علیا پێویستی بۆ واستە بێت. بێگومان ئەمە بەشێکە لە گەندەڵی وە سیستەمەکە وای کردووە. ئەگەر ئەو سیستەمە قانون سەروەر بووایە، دەستگای لێپرسینەوە هەبوایە بۆ ئەم جۆرە کارانە و ئەگەر لە شان بەشانی هەبوونی گەندەڵی هەبوونی لێپرسینەوەش وای بێگومانەوە
تەشەنەی ناکرد لە وڵاتێکا کە لێپرسینەوە نەبوو بێت ینی لێپرسینەوە کە باسیەوەکەم مەسەلا اینە لە وڵاتێکا کە تۆ سەرچاوەکانی دارایی هەمووی بەدەست حیزبەوە بیا بەدەست حکوومەتەوە بێ کەس نەزانێت چۆن پارە پیاکرێت چۆن سەرڤەکرێت لە وڵاتێکا کە هێزە چەکدارەکان هەمووی بەدەست خۆتەوە بە ئارەزی خۆت بۆ قازانجی خۆت بەکاری بێنی لە وڵاتێکا کە هەموو سەرچاوەکانی زانیاری لەسەر گەندەڵی و لەسەر داهات و لەسەر خەرج و لەسەر جۆری تەعینبوونی کار بەدەستە گەورەکان بەدەست حیزبەکانەوە بێ لە وڵاتێکی وا کە ناڕۆشنی هەبێت لە وڵاتێکی وا کە تاریشی هەبێت لە دابشکردنی سامانی وڵات و لە دابشکردنی دەسەڵات و لە تەعینکردن و لە هەموو جۆرەشتانە بێگومان ئەمە ژینگەیەکی لەبارە بووە لە دایکبوونی گەندەڵی. باش ئەمەوەی کردوم ژینگەیە کە فاسد کرد یاخود ژینگەیەک بێت کە وای کرد بێت کە زۆرێک لە تاکەکان فاسد بن بە تایبەت کە قسەیەک هەیە لەسەرەوەی هەتا لەسەر ئاستی تاکەکان لەگەڵ دەمێنمەوە کاک نەوشیروان بۆی کە زۆر جار ئەو ئیجراعاتانەش کە کراوە لە کوردستانە تا ڕادەیەک هەرمان ئەو گزارشتە بۆ کەوەکو تۆڕێکی ماسی گەورەکان لێ ڕزگار بوون بچووکەکانی گرتووە ڕای بەڕێزت. من خۆم باوەڕم نییە کە گەندەڵی بەو شکڵە هەموو کۆمەلگای کوردی گرت بێتەوە هەموو تاکەکانی گرت بێتەوە ئێستش باوەڕم وایە بەشی هەرە زۆری تاکەکانی کورد کەسانی پاکن دژی گەندەڵین ئەوانەیە کە لە گەندەڵیەوە بلاون ژمارەیەکی زۆر کە من ئەوانن کە لە ئەتوانێ بڵێ لە ریزی یەکەمی دەسەڵات و لە ریزی دووهەمانە ژینا خەڵکەکەی تر خەڵکی پاکن و دژی گەندەڵین. باشە کاک نەوشیروان ئێستا ئەمە زۆر دەرۆک و دیارە بەسرێتەوە بە وەلای سیاسیەوە یعنی کەسێک کە وەلایەکی سیاسی دیاریکراوی هەیە ئیتیهام دەکرێتەوە کەسێک کە ئەگەر وەلایەکی سیاسی بەتایبەت ئەگەر بۆ دەسەڵات بێت پەردەپۆش دەکرێت. بەڵێ دەقاو دەگوایە هەتا ئەو زمانی تۆ لەگەڵیان بیت هەرچی بکەیت بەو شەرتەی دڵسۆزبی لە ڕووی سیاسیەوە بۆ ئەوان وەلای سیاسی بۆ ئەوانە بێت ئیتاعەتە هەبێ گوێڕایەڵبی بەڵێ هەمووی بۆ پەردەپۆشەکان کاتێکە تۆ لەوان جابیتەوە لەوان دابڕیت ئەو ساکە اینجا ئەوە وەکو چەکێکی سیاسی بەکارێ هێنرێ بۆ مەرامێکی سیاسی بۆ شکانن و ناوزڕانێنی ئەو کەسانە بەبەستەوەی کە مەلەفەکانی گەندەڵی دەشارنەوە بەڵێ بێگومانەی شارنەوە. باشە قسەیەکیش لەسەر تۆ بە هەمان شێوە هەیە لە ڕۆژنامەی هەوڵاتی باسلەوە دەکرێت کە تۆ بای ئەوەی کە حکوومەتی هەرێمی پێبڕوخێت دۆکومنتت لای بەڵام کەشفت نەکردو بۆ. بەڵێ جارێ یەکەم سەرچاوی هەواڵە من نیم ئەنی حەزەکەم دڵنیا بلەوە و بۆ پاکانەژ ناڵەمەنی بەڵام من نەبووم بەڕاستی من کابراایەکم پێم وایە هەموو میهنەیەک پێویستە جۆرێک لە ئەخلاق و ئیتیکی خۆی هەبێت. مەسەلەن هەر بە نمونە باسی بکەین کابراایەک سەرتاشە یا ژنێک ساڵۆنی حەلاقەی هەیە ژنێکە چێتە لای ئەو سەری چاپکات وەختێک کابینێ سەری کەچەڵە یا پریتی لە برین ئەو کەسەی کە سەری ئەو کەسە چاگەکات ئەخلاقی میهنەکەی وای داوا لێکات کە ئەبێت نابێ بڕوا لەم لاولا باسی ئەوە بکات کە فلان کەس فلان عیبی هەیە. منیش لە بە حکمی ئەوەی کە لە موقعێکی مەسئولێتی بەرزا بووم بە سەدان مەلەفی جیاجیا نەکرد مەلەفی گەندەڵی مەلەفی ئەخلاقی مەلەفی ئەخلاقی زۆرەها خێزان کەوتۆتە بەردەستی من هی ژن هی پیا و هی کوڕ هی کچ مەلەفی دزی کەوتۆتە بەردەستم مەلەفی جاسوسی کەوتۆتە بەردەستم مەلەفی شتی خراپ کەوتۆتە بەردەستم بەڵام ئەخلاقی سیاسی من ڕێگەی بە من نەداوە کە تەشهیر بە هیچ کەسێک بکەم و ناوی هیچ کەسێک بەرم لە کاتی پێویستە ئەگەر پێویستی کردبێ باسمان کردووە کە فلان کەس شتی لە سەرە و لە هەندێک مناسبەتە باسمان کردو بەڵام من ئەو جیهەتە نەبووم کە بە تایبەتی ئێمە ئەو دەسەڵاتە نەبووین کە بتوانین هەموو ئەوانەی کە لە گەندەڵیەوە گلاون بدرێ بە دادگا تاوەکو منینی بکەم. من کابراایکی سیاسی بووم وەکو سیاسی هاتووە بەردەستم ئەم توانی ئەوە بەکاری بێنم وەکو چەکی سیاسی بۆ تەشیر و ناوزڕانن بەڵام ئەخلاقی سیاسی ڕێگەی بۆ نەداوە. باشە کاک نەوشیروان ئەوەی کە سەرنجی لە گزارشت یاخود لە گوتاری تۆ کرد بێت هەمیشە کە باس لە گەندەڵی یان کۆمەڵێک چەمشی تری شەکرێت لە شەخسەنە لای بێ ئەیخێتە سەر سیستمەکە بتوانین پێم بڵێ ئەم کاتێک پێویستە ئەم سیستمە بگۆڕێ بۆ ئیجرایەتی گەندەڵی ڕاستەقینە بکرێ مەبەست کام سیستمی حکومە یانی؟ بەڵێ لە سیستەمێکا کە بودجەی گشتی ئاشکرا بێت چۆن سەرڤەکرێت و چۆن دێت لە سیستەمێکا کە یاسا سەروەر بێ ئەگەر یەشێک کەم و کوڕی هەبوو مخالفەی هەبوو بە بێ جیاوازی پلە و پایی سیاسی و کۆمەڵایەتی و دەسەڵاتەکانی بدرێ بە دادگا لە سیستەمێکا کە سەرچاوەکانی زانیاری تا ئەندازەی ئەوەی کە هەڕەشە لە ئاسایشی نەتەوەکە نەکات لە بەردەستی ڕۆژنامەنووس و لە بەردەستی ئیدعای گشتی و لە بەردەستی ئەوە نابێت بەڵێ لەو سیستەما
گەندەڵی کەمە بێتەوە و ئەگەر بش بێ گەندەڵی بێ بەزاهی